ئەی پەروەردگار تۆ بخوێنە ئەی محەممەد ئەم سوورەتەش کە دەستێکە کە زۆربەی زاناکان پێیان وایە سوورەتی الحمد لله رب العالمين سوورەتی فاتحة لەگەڵ سوورەتی اقرأ باسم ربك الذي خلق لەگەڵ سوورەتی مدەثرە ئەم سێ سوورەتە ئەوائلی ئەو سوورەتانن کەوا لە قورئان هاتوونەتە خوارەوە دەستێکی سوورەتەکانی قورئان کە هاتوونەتە خوارەوە بۆ سەر محەممەد صلوات و سلامی خوای لەسەر بێ ئەمسیانن سورة الفاتحة بسم الله الرحمن الرحيم بناوي الله دستيكات بسم الله كلمة الله جو شيء الله ناوي ذاتي خوايا ناوي ذاتي الله رحمن الرحيم دو صفة بو الله كبو ذاتي الله يعني الله اسمي علم بو ذاتي خوا الرحمن الرحيم دو صفة كهذا كان معناه رحمة لخويا كو كنوا حتى نتجاوزيكي كم هي لبيني معناه الرحمن الرحيم بۆ مرۆڤ دەگەتوانی بە کەلیمەی ڕەحیم بانگی بکەیت بەڵام ڕەحمان تایبەتە بەخواوە لا بێ بەزەلامە بڵێ ڕەحمان ئەبێتی بڵێ عەبدوڕەحمان بەڵام بۆ ڕەحیم زۆر احتیاجی ئەگەر مرۆڤ دەگە ڕەحیمیش بێت بەڵام کەلیمەی ڕەحمان زۆر شاملتر و فراوانترە بە کورتی ئەوەی کەوا زاناکان لەسەرینی ئەڵێن ڕەحمان بۆ دنیا و بۆ قیامەتیشە بۆ کافریش و بۆ موسڵمانیشە هەموو مەخلوقات دەگرێتەوە صفەتی ڕەحمان بەڵام ڕەحیم تایبەتە بە ئیماندارەکان چ لە دنیا و چ لە قیامەتە رحيم كالسر وزن فعيلة كصيغيك مبالغة تايبة بإيمان داران لدنيا ولقيامة أخوان رحمي تبا إيمان دارانك بلام الرحمن رحمتي خوا وإيجابي كدوا كابراي كافرش كدروسي كدوا كابراي بإيمانش كدروسي كدوا هرچن إيماني بپروردگاريني بلام بشي خوي رحمتي خواي تبراوا أجر أو رحمتي خواي نبوايا يقصان مولتي نادا لسر أرزا أو همو نعمة ورزق روزي للدنيا تينا أداو أي شرك فركاو اعتراف بخوايتي پروردگارەکەی نکات کەواتە صفەتی الرحمن الرحیم دوو صفەتن خوای گەورە خوێتە پاڵ ناوەکەی خۆی کە ئەڵڵایە ئەوانش هەر بەناوی خوا ئەژمارەکرێن کە هەڵقڵای دوو صفەتی ذاتی پەروەردگارن کە هەردووکیان تعبیر لە صفەتێکەکەن لە خۆڵکێکەکەن لە لای خوای تەبارەک وتەعالە کە ئەویش ڕەحمەتە طبعا لێرە ئێمە زۆر ضرورە ئەرزی جەنابتانی بکەم صفاتەکانی پەروەردگارمان ڕاستە خوا ڕەحمەتی هەیە لای ئێمەش ڕەحم لە دڵمانایە ئێمە علممان هەیە بەخوای گەورە دەڵێن عەلیم خوای گەورە قودرەتی هەیە و قەدیرە ئێمەش قودرەتمان هەیە بەڵام قودرەتی ئێمە لەگەڵ قودرەتی خوایە بەراورد ناکرێت ڕەحمەتی ئێمە لەگەڵ ڕەحمەتی خوایە بەراورد ناکرێت علمی ئێمە لەگەڵ علمی خوایە بەراورد ناکرێت ئەو علمەی من و تۆ هەمانە علمێکە زیاتە کەمەکە لەبیرەچێتەوە ئەخرێتە سەری بمراجعەکردن شتێکی کە زیاد فێرە بین شتێکی کەمان لەبیرەچێتەوە شتێکمان پێکا و شتێکی کەمان نەزانی ئەمە علمی مرۆڤە بەڵام علمی خوا لەوەتی هەیە خوا و علمەی هەر هەبووە هەر ئەژمێنێ نە زیاد ئەکا و نەکەم ئەکا هەموو شتێکی ژێرزانێ و هیچیشی لێ غافڵ نییە کەواتە علمی خوا علمێکی ئەزەلیە تایبەتە بە ذاتی پەروەردگار نەک وەکو علمەکەی ئێمە خوای گەورە قودرەتی هەیە ئێمەش قودرەتمان هەیە بەڵام قودرەتی ئێمە جیا لەگەڵ قودرەتی خوایە قودرەتەکەی من حەدێکی دیاریکراوی هەیە لە سنوورێ زیاتر لەوەندە زیاتر ئیشم پێ ناکرێت کارم پێ ناکرێت ناتوانم شتێک هەڵگرم هەر ئەوەندە نەتوانایە هەیە بەڵام توانای خوا بێ ئەندازە و بێ سنوورە بێ پایانە لە سەڵاتی هەموو شتێکی هەیە وهو عەلا كل شيء قدير قودرەتی بەسەر هەموو شتێک هەیە وەکو ئێمە نییە قودرەتەکەی دوای ئەو صفەتی قودرەتە لە لای من زمانێکە بۆ پێش منم قودرەتە نەبووە کە من مردم قودرەتەکەم نامێنێ ئەسڵەن کە پیر بووم ضەعیفە بێ کە گەنج بووم زیاتر بەهێزە بێت لە خۆشکەوتم ضعیف و لاوازترە بێ هەندێشتم پێکرێ و هەندێشتم پێ ناکرێ بەڵام قودرەتی خواوان نییە من حەیم زیندوم خوای گەورە صفەتی حەیەتی بۆ خۆی داناوە بەڵام حەیەتی من 50 ساڵ لەمە پێشەم حەیاتم نەبوو 50 ساڵی کەژم حەیاتم نامێنێت حەیەتی من بە فیشەکێک کۆتایی پێدێت حەیاتی من و ژیانی من ضعیف ئەبێ لاوازە بێت لە حەزاتێک دیاڵم ئیسا ڕەحم دەرەچێت ئەمە حەیاتی منە کۆمەڵێک گۆشت و خوێن و دەمار و ئێفقان پێکەوە کۆبوونەتەوە ئەم حەیاتیان بە من بەخشیوە ئەگەر دڵەکە لە ترفە بکرێت ئەگەر دەمارەکان بقرتێن ئەگەر ئەندامێک لە ئەندامەکانی ئەو لەشە لێ بێتەوە حەیاتی من نامێنێ بەڵام حەیاتیەتی خواوان نییە حەیەتی خوا و زیندوێتی خوا حەیەکە کە هەموو حەیەکانی کە مرتەبیتن بۆوە زیندویەکە کە هەموو زیندوەکانی تر زیندوێتی خوایان لەو وەرگتووە بەڵام خوای تەبارەک وتەعالە قەترەیەک لە بەحرەکانی ئەم صفەتانەی خۆی بەخشیوە بە ئێمە چونکە ئەگەر حەیاتی نایە بە ئێمە هەتا ئێوارە بین تا خوا حەیە نەمانەزانی حەیانی چی ئەگەر خوای گەورە قودرەتی نەدایە بە ئێمە هەتا ئێوارە بووی باس کردی نایە کە خوا صفەتێکی پێوتێ قودرەت نەمانەزانی قودرەت یعنی چی
ئەگەر خوای گەورە تۆزێن لە ڕەحمی خۆی لە خستایەتە دڵی ئێمە و مەخلوقاتەکانەوە هەتا ئێوارە خوای گەورە بیوتایە ئەڕەحمان ڕەحیم نەمانەزانی ڕەحمان چیە و ڕەحیم چییە بەڵام خوای گەورە تۆزێ قەتەیەک لەو بەحری ڕەحمەتی خۆی کە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ خوای تەبارەک وتەعالا ڕەحمەتی کردووە بە 100 بەشەوە بەشێکی دابەزان و باردا بەشی کردووە بەسەر هەموو مەخلوقاتەکانی خۆیان هەموو مەخلوقات بۆ بەشە ڕەحمەتی خوا ڕەحم بە یەکترەکەن تەنانەت دایک کە بە مناڵ ڕەحمیەکە پەیرێک کە ڕەحم بە بێچۆکانی ئەکا هەر هەمووی لەو بەشە ڕەحمەتی خوایە کە بەری کەوتووە ئەفەرمێ نەولۆکی تری هەڵگرتەوە بۆ خۆی کە لە قیامەتا ڕەحمی پێ بە ئیمانداران بکە خوای گەورە لێرەوە پێمان نەناسێنێ یەکەم جار خۆیمان بەچی پێناسێنێ بە دوو صیفەت کە ئەڵێ من ڕەحمان و ڕەحیمم خوایەک نییە ڕقی لە بەندەکانی بێ خوایەک نییە بێ دژمناتی لەگەڵ بەندەکانێک خۆی بە صفەتی ڕەحمەت بێ ئێمە ناسێنێ خۆی بە ڕەحمەت بێ ئێمە ئاشناکە ئەڵێ من خوایەکی خاوەن ڕەحمەتم بە دوایە ئەفەرمێ الحەمدولله سپاس بۆ ئەڵڵا رب العالمین پەروەردگاری هەموو جیهانەکان الحەمد لای وشەی خۆمان ئەگەر تەرجمەی کێنە وشەیە لای کوردیەکەی خۆمان الحەمد یعنی سپاس بەڵام وشەیەکی تریش هەیە شکر هەر بە معنای سپاسکردن دێ بۆ زانینی فەرقی بینی حەمد و شکر الحەمدولله حەمد پانتاییەکەی زیاترە وەک لە شکر معنایەکی زیاتر لە خۆیەگرێ وەک لە شکر شکر لە بەرامبەر چاکەیە کە بەرامبەرێ بکرێت و ئەڵێی سپاس ئەوە پێوتێ شکر ئەڵێی شکران بەڵام حەمد هەرچەنە ئەو معنای ئەگەر چاکێکە لەگەڵا بگرێت و ئەڵێی سپاس ئەم معنایەش لە خۆگرێ بەڵام لەسەرەوە معنایەکی ترش لە خۆگرێ ئەی ژەوەیە ستایشی ذاتێکی یعنی مەدحی بکەی یعنی کەلیمەی حەمدەکە بێجگە لە سپاسکردنی بەرامبەرت کە چاکەیەکی بەرامبەر کردووی تۆش ئەڵێی سپاس بێجگە لەو معنایە معنای مەدحکردنی بەرامبەرەکەشت دەگەێنێ یعنی ستایشکردن و بە بەرزگرتنی بە حورمەتگرتنی بۆیە کە کاتی ئەڵێ الحەمدولله سپاس ئەکەین بەرامبەر بە نیعمەتەکانی سپاسی ئەڵڵا ئەکەین بەرامبەر بە نیعمەتەکانی لەگەڵ ئەوەش ستایشی ئەکەین بۆ ئەو صیفەتە جوانانی کە هەیەتی الحەمدولله سپاس و ستایش بۆ پەروەردگار بۆ ئەڵڵا ئەو ئەڵڵای کە چێکە پەروەردگاری هەموو جیهانەکانە الحەمدولله رب العالمین رب پەروەردگار عالمین یعنی جەمعی عالەمە عالم یعنی جیهان عالمین یعنی جیهانەکان پەروەردگاری هەموو جیهانەکانە یعنی چی پەروەردگاری هەموو جیهانەکانە مەبەستی پێچێ لە جیهانەکان جیهانی ئینسان جیهانی حەیوان جیهانی باڵندە جیهانی ئاژەڵ جیهانی ماسی جیهانی ئەوی لەناو بەحرایە جیهانی مێر و حەشەرات جیهانی مەلایکەت و فریشتەکان جیهانی جن و ئینس و شایاطینەکان جیهانی ئەوەی ئەیزانین ئەوەی نایزانین جیهانی دنیا جیهانی قیامەت ئەو جیهانانەی تری کە ئێمە خەبەرمان لێنی و نایزانینەوە لە عیلمی ئەزەلی خۆی تەبارەک وتەعالایە هەموو ئەم جیهانانە یەک پەروەردگاریە کە ذاتی ئەڵڵایە ئەوە نییە هەر دنیای و خاوەنێکی هەبێ هەر قەومێک و هەر ئومەتێک و لەمانە و پەروەردگارێکی هەبێت پەروەردگاری گشتی هەر هەمویان ئەوەی کە چاودێری هەمیانەکە ئەوەی کە هەمیان بەسەرەکاتەوە ئەوەی کە ڕزق و ڕۆزی هەمیانەدا دیقەدەی حەشەرەتێکی بچووک بە زەڕەبین دیقەتی ئەگەر بیبینی سەیرەکەی کۆئەندامی هەناسەی هەیە کۆئەندامی داوزەی هەیە کۆئەندامی خۆراکی هەیە کۆئەندامی خوێنی هەیە کۆئەندامی عەسەبی هەیە ئامێری هەیە دیفاعی پێ لە خۆیەکە ئامێری هەیە خانوو بۆ خۆی دروست دەکات ژیان بۆ خۆی بەسەرە بە مناڵەکانی بەخێو ئەکا حەشەرێکی بچووکە تۆ بە چاو نایبینی لەوە بیگرە هەتاکو ئەو هەموو مەخلوقە گەورانی کە خۆی تەبارەک وتەعالا دروستی کردووە هەتاکو ئەوەی کە ڕۆحیشی تیانێ وەکو زەوی و وەکو ئەستێرەکان و وەکو نەباتات و وەکو هەموو شتان مادیانێشتی کە نایزانین هەر هەمووی لەسەر قانونی نظامێکی تایبەت ئەچێ بەڕێوە ئەمە ئەڵڵا پەروەردگاری هەر هەمیانە ذاتی ئەڵڵا هەر هەمووی ئەبا بەڕێوە و نیظامی هەر هەمیانی ڕێخستووە یەک لەحظە غافڵێتی خوا نەعوذ بالله کە خوای گەورە یەک لەحظە غافڵ نابێت لە هیچ کام لە مەخلوقاتەکانی هیچی لە بوونا نامێنێ هەمووی بە ذاتی ئەڵڵا وەستاوە خوای گەورە حەی القەیومە قیامی هەموو ئەم مەخلوقاتانە بە ذاتی ئەڵڵایە هەمووی بەو ڕاگیراوە سپاس و ستایش بۆ ئەو ئەڵڵایی کە پەروەردگاری هەموو جیهانەکانە سەیکەم بینایەتی سوورەتەکە بەچی دەست پێکات بە سپاس و ستایشی پەروەردگارەکەمان کە ئێمەی خوڵقاندوو هەموو ئەسبابی ژیانی بۆ دابین کردوین و ئەسبابی هیدایەتیشی بۆ دابین کردوین و خۆشی تەناسانوین بەڕاستی هەر خۆی شانی ئەوەی کە ئێمە سپاسی بکەین تۆ بەرامبەرەکەت قەڵەمێکی باتەوە دەست سپاس بکەیت چاکێکی بەسیطی لەگەڵا بکات سپاسی بکەیت